گەڕانەوەی هەمووی لەسەر عێراق. دەستەی یاساناسانی هەڵەبجە سیمینارێکی بۆ ئەحمەدی حاجی ڕەشید بڕیاردەری لیژنەی دارایی خولی پێشووی پەرلەمانی عێراق ساز کرد. تێیدا ئەحمەدی حاجی ڕەشید کۆمەڵێک زانیاری و داتا و ئاماری گرنگی لەسەر بودجەی گشتی عێراق خستە ڕوو، ڕایگەیاند تێپەڕاندنی بودجە لە بەرژەوەندی موچەخۆرانی هەرێمی کوردستانە. لە ئیجابیاتی موازنەی 2023 بۆ خەڵکی کوردستان کێشەی موچە حەلەکە بە یەکجاری بە یەک مەرج. ئەو چوار فەقەرەی کە دانراوە پیابند بێ پێوە، چونکە لە فەقەرەی پێنجەمە هاتووە ئەڵێ تلتزم الحكومة الاتحادية حكومة اتحادي پابند ئەبێت بە شایستە دارایەکانی هەرێم ئەگەر فەقەرەی ئەلف و با و جیم و دال لەلایەن هەرێمەوە جێبەجێ بکرێت. یعنی لەناو موازنە کە بەرگێکی ئاوایە ئەبێتە تەختید بە ڕەقەم ئەزانی کورتێنان هەیە کە ئێستا 64 تریلیۆن دینارە. یاساناسان و بەشێک لە چالاکانی کۆمەڵی مەدەنی دەڵێن خراپ بەکارهێنانی دەسەڵات لە هەندوو حیزبی دەسەڵاتداری هەرێم و دواکەوتنی موچە و ستەم لە خەڵکی کوردستان وای کردووە خەڵک بەگشتی دڵخۆش بن بە ڕادەستکردنی نەوت و هاتنی بودجە لە بەغداوە. لات ناشارمەوە بەڕاستی ملت لە هەرێمی کوردستانە بەڕاستی زۆرێک لە چەساوایی و زۆرێک لە نادادی پێوە دیارە لەیان حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەڕاستی بەرامبەر بە مافەکانیان بۆیە حکوومەت بۆیە خەڵکی شەعام بەگشتی پێشوازی لە یاسایەکی ئاواکە بەڕاستی زۆرینی بتێونەتەوە پێشوازی ئێستا لە یاسای بودجەکە گەیلیان نییە گرنگەوەیە ئەڵم مافەکانی من دابین بکرێ حکوومەتی لەم چەند ساڵە بەرەسیەوەیەتی ئەو مافانەی کە هەیە مافە بەسیتیەکان نەکەرەوەی دابینی نەکرد بەڵکو لێی زەوت کردوم یعنی تا ئێستا دەسەڵاتی هەرێمی کوردستانی پێماوەتەوە بابەتی دروست بەناوی خۆی خۆیان ناوێنێن دروستکردنی یەکدەنگی لە بەغا ئەو یەکدەنگیە ئەگەر پێشووتر هەر لە قازانجی خۆیان نابوو بێ ئێستا تەنانەت ئەو یەکدەنگیەش نەماوە کە ئەو یەکدەنگیە نەماوە جۆرێک لە پەرتەوازایی هەیە ئەو پەرتەوازیەش لە قازانجی کوت لە عێراقی و بەتایبەتی شیعە و سونەکان نابووە توانیویانە بەڵێ معاملەیان بگۆڕن معاملەکەشیان زۆر وازەحە لە ئێساوە دەستی پێکردووە لە هەناردەکردنی نەوتەوە لە مصادقەی بودجەوە بێگومانەوانەوە دەرکەوت. بەرەبەیانی ڕۆژی 12 حوزەیران پەرلەمانی عێراق پاش 5 ڕۆژ گفتوگۆ و ململانەی نێوان فراکسیۆن و پێگاتەکان پرۆژە یاسایی بودجێ بۆ ساڵەکانی 2023 24 25 جێگیر کراوە کە پارەی پێویست بۆ موچە و پرۆژە خزمەتگوزاریەکان و خەرجەکانی دیکەش لەخۆ دەگرێت. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.